تایبەت بەم پرسا لە ستودیۆی بەیانی کورسار نیوسمیانمان هەیە باس لەم بابەتە دەکەین هۆکاریم گرێبەستا وارووا کاریگەری نێرینەکانی چییە و ئەم گرێبەستا ئەگەر بشکرێت ئەو بابەتانی کە پەیوەندیدارە بە زیانی هاوڵاتیان و پێویست بوو ئەم گرێبەستە جی دیکە لە خۆ بگرێت تاکو لە سوودی هاوڵاتیان بێ گفتگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز عوسمان ڕۆستەم ئەندامی دەستەی کاریگەری سندیکایی بایۆلۆجی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆ میوانە کاک عوسمان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس هەڵبەتە لەم چەند ڕۆژەیە زۆر با بڵێن هاوڵاتیان ناڕزایەتیان دەربڕیوە لەسەر ئاسی حکومی پەرلەمانتاران و بەشێک لە ڕێکخراوەکان تا ئەو ڕادەیە کە لە ڕۆژانی با بڵێن داهاتوودا پەیامی ئەوەیان هەیە کە تایبەت بەم بابەتە خۆپیشاندانی گەوراکەین بەڵام وەڵامی وەزارەت بە دیاریکراوی بۆ ئەم بڕیارە چییە؟ ئایا ئەو پەیامە یاخود ئەو پاساوە ئەو هۆکاری کە وەزارەت هەیەی بۆ ئەوەی کە پێویستە ئەم گرێبەستە بەم شێوەیە بێت و با بڵێن تاقیکەکان بدرێتە کەرتی تایبەت پاساوێکی دروستە لە جێی خۆیەتی لە بەرژەوەندی هاوڵاتیانە؟ سپاسانەکەم بۆ ئەم چاپێکۆتەم بەڕاستی کە گرێبەستێکی وە ئەبینین وەزارەت لەگەڵ کۆمپانیایەکی تایبەتمەندە گرێبەستێکی کردو بۆ ماوەی 10 ساڵ گرێبەستەکە بە ناوی خزمەتگوزاری تاقیگەی و دابینکردنی پێداویستی تاقیگە بۆ تاقیگەکانی کەرت و حکمی بەرامبەر بە نرخی پشکنی یعنی حکومەت گرێبەستێکی گەورەی کردو بۆ ماوەی 10 ساڵ لە بەرامبەر دابینکردنی ماوەدی تاقیگە بەرامبەر بەچی نرخی پشکنی ئێمە لێرە بۆ پرسێکی وە کە 10 ساڵە وەزارەتی تەندروستی هیچ ڕاوێژێکی بە سەندیکا تەندروستیەکان لە ناو وەزارەتی تەندروستیان نەکردووە کە پرسێکی زۆر گرنگە و تێچێکی دارایی زۆر دەکوێتە ئەستەوە لە بەرامبەردا بارگرانیەکی تر بۆ هاوڵاتیان و وەزارەتی دارایی و حکومەت دروست دەکات کە لە بەرامبەر ئەوەی کە حکومەت خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان دابین بکات بارگرانیکی تریان بۆ دروست دەکات لە بنەڕەتدا گرێبەستەکە بۆ ماوەی 10 ساڵە ئەبووە ئینجازی زۆر گەورەی تیابواە ئەبواە حاڵەتی پۆزتیفی زۆر تیابواە خاڵی گرنگی زیاتری تیابواە بۆ هاوڵاتیان بۆ کەرتی تەندروستی بەرەو پێشچوونی ئەو کەرتە سیر ئەکەین چی بێکە تیای بێ یەکێک لەوانە ئەبێ نرخی پشکینەکان زۆر هەرزانتر بێت لە بەرامبەر ئەوەی کە ئێستا حکومەت خۆی ئەیکڕی بەڵام سیرەکەی پێچەوانەیە لەم حاڵەتەیە نرخی پشکنینەکان زۆر گرانترە لەوەی کە لەلایەن لەوە پێشکە لەلایەن بەڕێوەبەرایەتیە گشتیە تەندروستیەکانی بەشەکانی وەزارەتی تەندروستیەوە کڕاوە بۆ نمونە نرخی یەک پشکنین CBC پێکاتەکانی خوێن پێشتر بە 384 دینار کڕاوە بەڵام لە گرێبەستی ئێستاە کە حکومەت گرێبەستی کردووە لەگەڵ ئەم کۆمپانیایە نرخەکەی 3880 دینار سیرەکەی ئەم نرخە زۆر یعنی ئەم تێچووی ئەم گرێبەستە زۆر گرانە ینی بەجددی ئەتوانی بڵین ئەوەنە زیاترە لە نرخەکەی ڕابردووی کەواتە ئەمە بارگرانیکی دارایی بۆ حکومەت دروستەکە دوو لە بەرامبەر بەرەو پێشچوونی ئاسی زانستی کارمەندەکان و پزیشکەکان هیچ شتێک باز نەکراوە بۆ نمونە تۆ گرێبەستێکی ئاوا ئەەکەیت بۆ ماوەی 10 ساڵ ئەدەوێت کەرتی تەندروستی وەزارەتی تەندروستی ژیانی تەندروستی هاوڵاتیانی ئەم وڵاتت بەرەو پێش بەرێ سیرەکەی هیچ ئینجازێکی تیانی بۆ کارمەندان بۆ نمونە ئەبواە لەم گرێبەستە تیا وایە دەرفەتی خوێندنی زیاتر بۆ کارمەند و پزیشکەکانی ئەم بەشە دروست بکردایە کە تێچوەکەی بکوێتە سەر ئەم کۆمپانیایە دوو ئەبواە ئەو خولی ڕاهێنان و کۆنفرانسی زانستی باز نەکراوە کە ساڵانە پێویستە کە وەزارەت کۆنفرانسی زانستی ئەکات لە ناو تاقیەکانەوە توێژینەوەی زانستی ئەکات ئەبێت تێچووی داراییەکەی بکوێتە سەر ئەم کۆمپانیە کە هیچ باز نەکراوە لە گرێبەستەیە کە ئەوە ئینجازی گەورەی تیابواە کۆمپانیای دابینکردنی مەواد کاتێک ئەو دابینەکات ئەو ئامێرانە دابینەکە بۆ ناو نەخۆشخانەکان باسیەکات ئەڵێ خولی ڕاهێنانیان بۆ ئەەکەینەوە لە ناوخۆی وڵاتە کە ئەمە پێچەوانەی گرێبەستەکەی بۆ نمونە کاتێک کۆمپانیا گرێبەستێکی وا لەگەڵ حکومەتە ئاکات ئەڵێ ئێمە ئامێری تازە و ئامێری نوێ و پێشکەوتن ئێهێنینە ناو نەخۆشخانەکان و پشکنینیان زیاتر پێ بکرێت پێویستە پزیشک و کارمەندەکانی ئەو بەشە لە دەروی وڵات ڕاهێنانیان پێ بکرێت بەڵام ئەم گرێبەستە وا دەکات کە
هەرچی پشکنینێک هەر نەخۆشێک پێویستی پێ بوو لە نەخۆشخانەکان دەکرێت بەڵام بەبێ ئەوەی کە ڕاهێنان بە کارمەندان کرابێت بە با بڵێن پزیشکەکان کرابێت ئەمە پێویستی بە کەسی شارەزا هەیە کە ڕاهێنراو بێت بە دڵنیاییەوە کە تۆ دائیمەن هەنگاوێک ئەچیتە پێشەوە لە هەر پرۆسەیەکە پێویستە و پرۆسێ ئامادەکاری باشتری بۆ بکرێت بۆ نمونە تۆ لە بەرامبەر ئەوەی کە بڵی کۆمپانیا با تێچووی نەکوێتە ئەستۆ شتی نەکوێتە ئەستۆ ئەمە ئیشێکی هەڵەیە زۆر بۆیە کە تۆ لە پێشترە هەر جیهازێکی تازە هاتۆتە ناو نەخۆشخانەکانەوە کۆمپانیای دابینکردنی جیهاز و مەوادەکە ئیجبار کراوە کە ئەو کارمەند و پزیشکانە ئەبێت ڕاهێنانیان پێوە بکات نەک لە ناو خۆیان ئەگەر ئێمە لە ناوخۆیان ئەم جیهاز و ئامێرە دروست بکرێت پێویستمان بە دەرەوە نییە بەڵام لە دەرەوە هێنراوە پێویستە پزیشک و کارمەندەکانی خۆمان بچنە دەرەوە ڕاهێنانکردن بۆ ئەوەی لایەنە باشەکان. باشە لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە ئەم ئامادەکاریانش نەکراوە و ئەم گرێبەستەش بۆ ماوەی 10 ساڵە گرێبەستێکی لەم شێوەیە بۆ ماوەی 10 ساڵ چ مەترسیەک دروست دەکات ئایا خۆی لە بنەڕەتەوە لە ڕووی یاسایی یاخود هەر بابەتێکی دیکەوە دروستە بۆ ماوەی 10 ساڵ گرێبەستێ لەگەڵ کۆمپانیایەک بکرێت؟ حکومەت ئەگەر پرۆژەی درێژخایانی هەبێت و لایەنە یاساییەکان و لایەنەکانی حکومەت پارێزراو بکات هاوڵاتیان پارێزراو بکات 10 ساڵ بێ 20 ساڵ بێ بەڵام بە دروستی بێت و شەفاف بێت ڕاوێژ بێت بە کەسانی ئەکادیمی و کەسانی شارەزا دروستە بەڵام سێرەکەی لەم گرێبەستەیە بە ئاشکرا ئەبینین لە باتی ئەوەی حکومەت باڵا دەستتر بێت لەم گرێبەستەیە کۆمپانیا باڵا دەسترە لە حکومەت بۆچی؟ یەکەم حکومەت ناتوانێت گرێبەستەکە هەڵوەشێنێتەوە بەبێ ڕەزامەندی لایەنی دووەم کۆمپانیەکە دوو سیرەکەین لایەنی دووهەم بەخشراوە لە چی بەخشراوە لە دەستەبەری بانکی کتاب زەمان بۆ نمونە کۆمپانیا کاتێک کە گرێبەستێک ئەکا لەگەڵ حکومەتە تێچووی داراییەکەی بۆ نمونە بۆ ماوەی ساڵێک یان 10 ساڵەکەی چەندەیە پێویستە لەم ئەو تێچوویە کۆکرێتەوە پارەیەکی بۆ نمونەبایی 1 ملیار دینارە ئەبێ لە سایە پێنجی ئەو پارەیە وەک بارمتر لە لای حکومەت دابنێ بۆچی بۆ ئەوەی ئەگەر هات و گرێبەستەکە وەکوڵە ئیلتیزامی پێوە نەکرات کۆمپانیەکە ئیلتیزامی نەکرد بە گرێبەستەکەەوە حکومەت ئەو پارەی کە لەلایەتی وەکو بارمدە بەکاری بێنێت و سزادارەکانی ئەو کۆمپانیا بدەن لەم گرێبەستەیە ئەمەی تێدانی لەم گرێبەستەیە ئەڵەیە لایەنی دووهەم بەخشراوە لە کتاب زەمان ئەمە دەستەبەری بانکی ئەمە کە خاڵێکی زۆر قەبە سێهەم لە گرێبەستەکە تا هاتووە لە خاڵی شەشەمە کە ئەم کۆمپانیایە لایەنی دووهەم ئەرکی نۆژەکردنەوەی تاقیگەی نەخۆشخانەکانی ئەکوێتە ئەستۆ بە پێویست یعنی ڕوونکردنەوەی پێویست نەدراوە لەسەر ئەم بەشە بۆ نۆژەکردنەکە پێویستە چی بێت بە چ جۆرێک بێت لەسەر چ ئەساسێک بێت لەسەر چ بنەمایەک بێت بەپێی چ ستانداردێکی جیهانی بێت لایەنە زانستیەکانی ناو ئەو بەشە بپارێزراو بێت هیچ شتێک لەمانە باز نەکرا وردەکاریەکانی ئەتوانین بڵین نۆژەکردن و احتیمالی بۆ یاخێک بێت چاکردنی پەردەیەک بێت چاکردنی کاشەیەک بێت لابردنی دەرگایەک بێت ئەها ئەم بابەتانی تایە بەڵام نەهاتووە تەفاسیل و ڕوونکردنەوەی پێویست لەسەر ئەم بەشە بدرێت کە ئەمەش بارگرانێکی گەورە دروست دەکات بۆ حکومەت یعنی کە لایەنە نێگەتیڤەکانیەتی کە حکومەت وەکڵێک کۆمپانیا باڵا دەسترەکە لە حکومەت کە ئەمە لایەنێکی زۆر خراپە ئەتوانین یەک داتای بەسیط بدەم کە بزانین هەر بەرچاوڕۆنیەکمان هەبێت ساڵانە لە بەڕێبەرایەتی تەندروستی سلەیمانی نرخی پشکنینەکانی گورچیلە و نرخی پشکنینەکانی جگەر زیاتر لە 600,000 فحوساتە ساڵانە زیاتر لە 600,000 فحوساتە ئەگەر ئێمە یەک فحوساتی یەک شیکاری وەربگرین بۆ نمونە شیکاریەکی ئەنزیمی جگەر وەرگرین GOT 600,000 ئەمە حکومەت پێشتر خۆی بە چەندە کڕێتی 450 دینار ئەگەر بین 600,000 کڕەتی 460 دیناری بکەین ئافان ئەگاتە 27 ملیۆن و 600 دینار 600,000 بۆچی ئەمە لە ئێستا کە حکومەت خۆی کڕوێتی بەڵام لە نرخی ئێستایە ئەم شیکاریە ئەگەر بۆ منە نرخی یەک شیکاری کە ساڵانە 600,000 زیاتر لە 600,000 زەربی 2,960 دیناری بکەین ئەکاتە چی 174 ملیۆن و 600,000 باشە کەواتە بەم هەموو کەم و کورتی و ئامادە نەبوون و با بڵێن خەکان کە لە زیانی هاوڵاتیانە مەبەستی ئەم گرێبەستە لە بنەڕەتەوە بۆ چییە؟ وەڵاهی ئەتوانی بڵین فیدباک هەڵبەتە یعنی من دڵنیام
ڕێکخراوەکان و با بڵێن وەکو تاقیگەی بایۆلۆجی بە دوواداچوونتان کردو وەڵامتان لەلایەنی بەرپرس وەرگرتووە بۆچی؟ خوی بەترسیەکەی ئێمە لەوەیە کە باسی ئەەکەین و کەم و کوڕەکانی ئەم گرێبەستە باسەکەین ئەوەی کە تێچووکی دارایی لەسەر حکومەت دروست دەکات. حکومەت لە ئێستا ناتوانێت وەڵێ معاشی هاوڵاتیان و کارمەند و پزیشکانی خۆی بدات لەناو ئەم کەرتەیە. ئەنجاوەرە تۆ بارگرانێکی کەش بۆ حکومەت دروستکەی ئەڵێن بۆ حکومەت ئەڵێ ئێمە ئەتوانین هەموو شیکاریکی تاقیگەیی بۆ هاوڵاتیان بکرێت بەبێ ئەوی بچێتە دەرەوە. بەڵام تۆ لە ئێستایە کە 27 ساڵانە بۆ یەک شیکاری 27 میلیۆن و 600 هزارە نەتوانی دابینی بکەیت ئەی چۆن ئەتوانی ساڵانە 174 میلیۆن و 600 هزار دینار بۆ یەک شیکاری دابین بکەیت کە ئەم فەرقە زۆر ئەتوانین بڵین دا ئەوەنە بیست ئەوەنە فەرقەکەی زۆرە لەگەڵ ڕابردووە. بۆیە ئەمە وامان لێ کات ئەتوانین بڵین ئەم کەرتە وردە وردە هەنگاوەنێ بەرەو کەرتی تایبەت. بۆچی بە کەرتی تایبەت؟ بە ئەهلیکردن یاخود کەرتی گشتی بگەیتە کەرتێکی تایبەت ئەمە چ مەترسیەکی گەورە دروست دەکات؟ ئەوە دروست دەکات کە توانین بڵێ هاوڵاتەکانی ئەم شاری خۆمان ئەیتر هیچ ئینتیمایەکی نیشتیمانی و نابێنێت کە دڵخۆش بێت کە بڵین ئێمە لە سایی سێبەری حکوومەتیکی خۆمانە ئەژین بەجددی. یعنی کە لانی تەندروستی لە هەموو وڵاتێکە خاستن لە وڵاتی خۆمانە چەند تاڵە هەر لە بەرژەوەندی هاوڵاتیان نابووە بە هەموو کەم و کوڕەکانی شۆ حسابی بکەین هەر هاوڵاتی کاتێک کە چۆتە مستەشفایەکەوە دڵی خۆش بووە چۆتە واستی کردووە لە ماڵی خۆیان بووە. ئەگە هیچیشی بۆ نەکرابێت زۆر دڵی خۆش بووە چونکە لەنەوە ماڵی خۆیان بووە. بەڵام نەخۆشە کاتێک ئەچێتە قەسقانێکی حکومی ئەگەر پارێشی زۆر پێبێت هەر دڵی ناخۆش بووە بۆ چونکە هەموو مەرحەبای و چاکوچۆنیەکی پاریان لێ وەرگرتووە. لەبەر ئەوە ئەم کەرتە ئەتوانین بڵین بەرەو کەرتی تایبەت بڕوات مشکلێ دروست دەکات. ئەم بابەتە پەیوەندیدار نابێت جارێکی دیکە بۆی کە خۆی لە خۆیدا لە ئێستادا هاوڵاتیان ئەڵێن لە نەخۆشخانە ئەهلیەکان نرخ گرانە. ئەگەر بێت و لە کەرتی حکومی نرخ گران بێت و جارێکی دیکامە کاریگەری لەسەر نرخەکان و پشکنینەکانی کەرتی تایبەتیش دروست ناکە؟ بە دڵنیاییەوە ئێمە دائیمەن پێچەوانەکەی وەربگرین کاتێک هاوڵاتیەک کە چێ بۆ کەرتی حکومی کەرتی تایبەت لەملەوە ئیشەکەی کەمترە بێت. بەڵام کاتێک کە هاوڵاتیە بینێن نرخی کەرتی حکومی و کەرتی تایبەت وەکو یەکە هاوڵاتی بەرەو کەرتی تایبەت دەڕوات کە بەرەو کەرتی تایبەت ڕۆژ تەڵەبی ئیشکردن و کارکردن لەوێ زیاترە بێت لەوە چێ کەرتی تایبەتیش ئەڵێ من تەڵەب و داواکاریم زۆر لەسرە نرخەکان بەرز دەکاتەوە. بە دڵنیایەوە بەڵێ لە حکومەتی ئێستاڵێ ئێمە نرخەکان زیاد ناکەین. حکومەت دەڵێ ئێمە ئەم نرخانی کە ئێستا هاتووە زیای ناکەین وەکو خۆی ئەمێنێتەوە. بەڵام تۆ چ زمانێکی بۆن من لەس داهاتووە کە حکومت نەیتوانی مداراتی دارایی ئەم کۆمپانیای بکات بەم نرخە کە مداراتی دارایی حکومت نرخەکانی سەر هاوڵاتی زیاد نکات. باشە کاگوسمامتت لە گرێبەستەکە یەکێک لە کەم و کورتیەکانی کە تێیدا کراوە کە ئەوەیە لایەنی با بڵێن پەیوەندیدار وەزارەت ناتوانێت حکومت ناتوانێت کە پابەندی ئەم گرێبەستە نەبێت. دروستە؟ بەڵێ. باشە لەم هەموو ناڕزایەتی کە هەیە ئەم گرێبەستە ئەگەری هەیە هەڵبۆشێنرێتەوە؟ بەڵێ. یان بە جۆرێک گۆڕانکاری تێدا بکرێت لە سودی هاوڵاتی بێت؟ یەک خاڵیتیە کە جێگەی دڵخۆشیە لەم گرێبەستەیە کە هەفتا خاڵەیە خاڵیتیا زۆر دڵخۆ لە بڕگەی 44 ئەڵێ چی بڕگەی 44 وەکڵە پاڵپشتێکی باشە بۆ بەرژەوەندی کشتی چکە ڕێگە دەدات بە هەڵوەشاندنەوەی ئەم گرێبەستە کە لەلایەن لیژنەکانی جێبەجەکاری پێشووتە دەرەکانی بەڕێوەبەری تەندروستیەکان و ئەتوانن ڕەخنەی لێ بکرێت. بۆ نمونە ئەم گرێبەستە کە ئێستا کراوە لەلایەنی کەسانی شارەزای تاقیگەی و پسپۆڕانی ئەم بەشە کە ئەبینن لایەن کەم و کوڕەکانی ئەم گرێبەستە چەندەیە ئەتوانن هەڵبۆشێنرێتەوە. یعنی ئەم خاڵە ئەتوانین ئەم گرێبەستە هەڵبۆشێنینەوە کە خۆی لە ناو گرێبەستەکەیە لە بڕگەی 44 ئەتوانرێت هەڵبۆشێتەوە ئەم گرێبەستە بۆ چکە کە ئەم گرێبەستە کراوە پرس بە کەسانی شارەزا و پسپۆڕ نەکراوە و شخصی کراوە ئەم گرێبەستە. ڕوونە دەستەکانە خۆش بە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ئومێد دەکەین کە هەر بڕیارێک
دەدرێت و کاتێک دەچێتە بواری جێبەجێکردنەوە لە بەرژۆندی هاوڵاتیان بێ بۆ هۆکارێ و هەموو کەم و کورسیشت باسکردکە کوسمان ئومێ دەکەین کە ئەم بابەتە نەچێتە بواری جێبەجێکردنەوە یانی ژەگەر چۆ بواری جێبەجێکردنەوە بۆ هۆکاری کە هەموو پشکنینەکان لە کەرسی تایبەتا بێ بە جۆرێک بێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت و گۆڕانکاری تێدا بکرێت. زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ عوسمان ڕۆستەم ئەندامی دەستەی کارگەری سندیکای بایۆلۆجی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونتان بە خێراتی. سلامەت و زۆر سپاس.